فبالتالي طلبنا الآن رح نستمر طلبنا أن سەرەڕای دەست لە کارکێشانەوەی عەبدولمەهدی خۆپیشاندانی پارێزگاکانی عێراق بەردەوامە و دۆخەکەش بەرەو ئاڵۆزبوونی زیاتر هەنگاو دەنێت و داهاتووی عێراق بەرەو نادیاری دەڕوات. بەڵام وەکو هەمیشە لە سەروبەندی گۆڕاکاریەکاندا هاوشێوەی نادیاری چارەنووسی عێراق پلانی کوردیش بۆ ناوچە جێناکۆکەکان ڕوون نییە و نادیارە. چاودێرێکی ئەمنی پێی وایە کورد دەبێت ڕۆڵی هەبێت لە پشتیوانی خۆپیشاندەران و پلانیشی هەبێت بۆ دوای گۆڕانکاریەکانی عێراق. حقیقت یعنی من نەبەست ناوچە دابڕاوکەم بگرە هەموو کوردستان بەگشتی تێگەشتی تا ئێستا قیاداتی کوردی هیچ دەورێکی ئەساسیان نییە پاڵپشتی ئەو مزاحراتە ببن کە لە عێراق ڕوو ئەدا چووکەوە ئەتوانم بڵێم ئینقلابێکی زۆر گەورەیە تێگەشتی ترسناکیشە بۆ کورد تا ئێستا بەتایبەت قیادات حکوومەتی کوردی تا ئێستا دەورێکی ئەساسی نییە. مەسئلەی ناوچە دابڕاوەکان بە تەسەووری من دەسی لێ بشوە. مەسئلەی ناوچە دابڕاوەکان شتەکە استراتیژیەتێک دروست بووە لە 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا حیسابات زۆر قوڵ بووەتەوە تەنانەت ئێستا بڕۆ بۆ کەرکووکیش سکوتە تێگەشتی سە سراعەکە سراعەکی فەقهیە سراعەکی مەذهبیە لە مەنتیقا مەذهبێکەش بۆتە دوو بەشەوە مەذهبیەکە بەشێکیان مەذهبی عەرەبیە تێگەشتی شیعی عەرەبی لەگەڵ شیعی دەرەوەی عەرەبی ئەوە مەسئلەیەکە بەرەو ئەوە ئەچێ ئەتوانم بڵێم مەسئلە نیشتیمانێکە سەرەکەوێ. بەهۆی هەستیاری و تایبەتمەندی ناوچەکە تا ئێستا کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئارامی و هێمنی پێوە دیارە بۆیە پێشبینی دەکرێت لە گۆڕانکاریەکاندا ئەو ناوچانەش لە پشێوی نائارامی بەدەرنەبن. پەرلەمانتارێکی پێشووی عێراق دەڵێت بۆ گۆڕانکاریەکانی داهاتووی ناوچەکە کورد پلان و بەرنامەی نییە. لە ڕاستیە ئەوانەی کە لە ناو سیاسەتە کارەکەن دەبێ هەموو ئەو حیزب ڕێکخراوانە خاوەن بەرنامە و پلانی دوورنما بن ئەوەی پێوترێت پلانی استراتیژی. ئەم پلانی استراتیژیە کە هەد بووت و هەنگاو بە هەنگاو کاری لەسەرەکەی ئێستا کە نیمانە زەربێکی گەورە بەر منتقەکەوێ و ئەتوانم بڵێم ئێمە لە بەشداریکردن لە دەسەڵاتی ئاینە لەم منطقەیە غیا ببین غای ببین بۆ یەکە ئەگە پلانەکە هەبێت و ئەزانی چۆن مامەڵاکەی لەگەڵ ئەم حیزب ڕێکخراوە عێراقی و عەرەبی و تورکمانی ئەوانەی کە لە منطقەکە هەیە. بەڵام ئێستاکە ئەوەی کە هەیە ڕەنگە هەندێک پلانی محەلی هەبێ بەڵام ئەو پلانە محەلی ناکاتە ئەوەی کە تۆ وەکو کورد بەرنامەیەکی گشتگیرت هەبێ کە بتوانی هەموو پێداویستیەکانی خەڵکی کوردستان بەگشتی و ناوچە چێشە لەسەرەکان تیا کۆ بکەیتەوە. پێشبینی دەکرێت پشێوی و نائارامی و خۆپیشاندانەکانی عێراق لە ماوەی چەند هەفتەی داهاتوودا پێ بنێتە قۆناغێکی نوێوە. چاودێران پیان وایە دانانی کەسێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق هەروە ئاسان نابێت. هەر بۆیە عێراق بە دۆخێکی خراپی سیاسی و ئەمنیدا تێدەپەڕێت و داهاتوویەکی نادیار چاوەڕوانی دانیشتوانەکەی دەکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.